لەسەرم پرسە گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز لیوا ڕوکن بەختیار محەممەد ڕاوێژکاری باڵی سەربازی وەزارەتی پێشمەرگە و هەروەها ئەنجامی باڵی بۆرجی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بەڕێزیان لە ستۆدیۆ هەشتن کاک بەختیار بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونێت سەرەتا پێم بڵێ بە دیاریکراوی ناوڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی بەڕێز خوبات ساڵەبانی چی بوو گفتوگۆ لەبارەی چیوە کرا وردەکارێکی چی بوو؟ بەڵێ سپاسانەکەم ڕێزم هەیە بۆ هێزی پێشمەری کوردستان درود بۆ گیانی پاشی شەهیدانی ڕێگای کورد و کوردستان دیارە ئەمڕۆ 25 ئاب لەسەر داوای جەنابی وەزیری پێشمەرگە لە سەرۆکایەتی حکومەت بە سوپاسەوە کاقوبات کۆبوونەوەیشی لەگەڵ ڕێخستین لە ئەنجومەنی وەزیران دیارە پرسی سەرەکی جێبەجێکردنی یاسای ژمارە 2 ساڵی 2020 چاکسازی بوو لەگەڵ ئەو بەرنامەی کەوا وەزارەتی پێشمەرگە بۆ خۆی هەیەی کە پێڵێن پێشمەرگە لە ئایندەدا بە هاوکاری تیمی ڕاوێژکاری نێودەوڵەتی لەگەڵ هەندێک کاروباری ڕۆژانە دیارە جەنابی وەزیری پێشمەرگە و دوژنەی باڵای چاکسازی وەزارەتی پێشمەرگە کورتەیەشاندا بە جەنابی جێگری سەرۆکی حکومەت لەسەر هەموو کاقوبات لەسەر هەموو ئەو پێشکەوتانی کە هەیە لە بواری چاکسازیە و گرفتەکان و کێشەکانیش باسکرا و جەنابیشیان طبعاان دوای سوپاسکردنی هاوپەیمانان کە هاوکارێکی بەهێزی هێزی پێشمەری کوردستان بوون هەم لە شەڕی داعش هەم ئێستاش لە ڕێخستنەوە و یەخستنەوە و بەرەو یەکگرتنی هێزی پێشمەری کوردستان وعدیدا پەیمانیدا کە هاوکارمانە بێ لە هەموو ئەو ڕێگریانەی کە هەیە لە بەردەمی پرۆسەی چاکسازی بەبێ توانە بە پێی جەدۆلێکی زەمەنی و لە نقطەیەکەوە کە دەستمان پێکردووە ئەو هاوکارە بێ بۆی نەوەستێت طبعاان ئەمە بە شێوەیەشی گشتی بوو زۆر باشە دواتر خاڵ بە خەڵدەینە سەر هێزەکانی هاوپەیمانە سەر ئەو ڕێگریانی کە هەیە لە بەردەم چاکسازی بەڵام لە ئێستادا پێم بڵێ کە هەنگاوەکانی ئەو چاکسازی کە هەیە بە تایبەت لە وزارەتی پێشمەرگەدا بەکوێ گەیشت و ئێستا لە چ قۆناغێکدایە؟ بەڵێ طبعاان ئەگەر ئێمە بینە سەر یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی ئەمە 5 دوژنە لە وەزارەتی پێشمەرگە دروست بووە بۆ ئەوەی ئەم 5 دوژنەیە ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوەیە لەسەری کارەکەن یەکێک لەوانە بڵێن یەخستنەوەی دۆسی هێزی پێشمەرگە یەکێک لەوانە گواستنەوەی خانەنشین و دۆسی شەهیدانە بۆ سەر وەزارەتی شەهیدان و بۆ سەر بەڕێبەتی گشتی خانەنشینی کە سەر بە حکوومەتی هەرێمە یەکێک لەوانە یەخستنەوەی یەکەی حسابی 1970ە ئێشێک لەوان ئەمانە هەمووی دوژنەکان کاریان لەسەر کردووە بەڵێ ئیشەکان بە خاوی ئەڕوات بەڵام بەردەوامە کارکردن لەسەری بۆیە داوای ئەو کۆبوونێش کراکەوە کاقوبات هاوکارمان بێ لە ئەو ڕێگریانە لە ئەو بربەستانی کە دێنە پێشمان لە هەمان کاتە ئێمە یاسا بەرنمەکەی کەمانێ بەرنامەی پێشمەرگە لە ئایندەدا کە ئەمە وەزارەتی پێشمەرگە بە هاوکاری لەگەڵ تیمی ڕاوێژکارانی نێودەوڵەتی بە یەکەوە 26 پرۆژەمان هەیە ئەمە هەندێک لە پرۆژەکان چۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە ئێشێک لەوانە دروستکردنی با بڵێن بەڕێوەبەرایەتی چاکسازی بۆ لە وەزارەتی پێشمەرگە ئێشێک لەوانە نووسینەوەی استراتیجی وەزارەتی پێشمەرگەیە کە ئەمڕۆ تەواو بوو بەرزکراوەتەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئێشێک لەوانە پرۆژەیەک بەرزکراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران دوای ڕاوێژ لەگەڵ یەکەی هەفتا بۆ یەخستنەوەی وحدەی حسابی هێزەکانی پێشمەرگە ئیشێک لەوانە نەهێشتنی ئابوونەی حیزبی بۆ لە وەزارەتی پێشمەرگە کە پێشتر هەبووە ئێشێک لەوانە نەمانی سەنگەر گواستنەوە بۆ وەزاران پارتی بوو بەیەکێتی ئەوە نەما ئێستا هەموو هێزی پێشمەرگە ئەوەی کە لە وەزارەتە هێزی پێشمەرگەیە پێویست ناکە ئەوە هەبێت و کۆمەڵێک پرۆسەی کەشکە لە بواری جێبەجێکردنە بۆ نمونە ڕێخستنەوەی هەیکەلی تەنزیمی لیواکان بۆ نمونە دابشکردنی چەک و قەمەنی بەسەر ئەو لیوایانەی کەوا ڕێکخراوەتەوە بەڵام لە ئاخریشا بۆکو عەرزی بینەرانی بکەم ئێمە هێشتا کە جێی تموحی ئێمە نییە بۆ یەخستنەوەی هەزب ئەبێ ئێمە سەریعتر ئیشەکان بکەین و هەنگاوەکان وازحتر بێ و ڕوونتر بێت و با بڵێن
ئیش کراوە چاکسازی هەیە پرۆسەکە دەستی پێکردووە بە خاوی ئەڕوا بەڵام جێی تموحی ئێمە کە باشتر بێت هۆکاری ئەو خاوی و سستیە چییە کە هەیە لە هەنگاوەکاندا بەتەچید ینی ئەشێک لە هۆکارەکان لەوانەیە بڵێن شەڕی داعش بوو بێ ئیشە لە هۆکارەکان وەزعی ئابووری هەرێمی کوردستان بووە کە حکومت بە شێوەیەشی گشتی مەشغوڵی ئەوە بووە ئەو بودجەی کە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەوە بێت زائیدەن ئیتیفاقی سیاسی بینی پارتی وێشێتی ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئەو سیقەوە ئەو ئیتیفاقە سیاسیە بۆی کەوا پاڵنێر بە پرۆسی چاکسازیەوە لەبەرەوەی ئێمە توانین بڵێن سێ مستەڵەحمان هەیە مستەڵەحێکیان پێڵێن ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە ڕێخستنەوەی وەزارەتە هەفتایە هەشتایە دوای ئەوە دوای ڕێخستنەوەی یەخستنەوەی هێزەکانە لەوە بە دوا خاڵی کۆتایی یەکگرتنەوەی تەواوە ئیندیباجی تامی هێزەکانە طبعاً ئەمەش بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ ناکرێ ئەمە جەدۆلێکی زەمەنی ئەوێ ئەمە هێڵ کاتێکی ئەوێت کەوا بە هەنگاو ئەمە بچێتە بواری جێبەجێکردن. کاک بەختیار باس لە یەکخستنەوە و ڕێکخستنەوەی هێزەکان کرد ئەمەیان ئێستا لە چاستێکدا لە چ قۆناغێکدای و بەکوێ گەیشتووە؟ بەڵێ سەرەتا باسم کرد ئێمە یەکەکانی هەفتا و هەشتا پرۆژەیەکمان تەقدیم کردووە دوای ڕاوێژ بە خۆیان بەرزمان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە وەحدەی حسابی بێتە سەر وەزارەت لەمە دووە هەموو یەکەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕێی وەزارەتی پێشمەرگە و بودجەیان بۆ بڕۆ بەڵام هێشتا کاری لەسەر نەکرا ئەمە موافقەی ئەنجومەنی وەزیرانی ماوە ئەمە خاڵێک خاڵی دووەم ئێمە توانیومانە لە ماوەی ئەم ساڵەیە 4 لیوایکە لە هەفتا و هەشتاوە بخەینە سەر وەزارەتی پێشمەرگە ڕێشی خەینەوە بیخێنە سەر وەزارەتی پێشمەرگە ئێمە توانیمانە هێزی پشتیوانی 1 و 2 کە لە مستەوای ئەتوانی بڵێ فرقەیە خستومانەتە سەر وەزارەتی پێشمەرگە بەڵام ئیشکردنیشی لەسەر ماوە باشە چ ڕێگریەک هەیە لە بەردەم ئەم هەنگاوانەدا یاخود جگە لە ڕێخستنەوە یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لە بەردەم و چاکسازیانەی کە هەشە و کە باسمان کردووە ڕێگری بربەستەکان چییە؟ ڕێگری یەکەم ئیتیفاقی سیاسیە سیقەی سیاسیە و پاڵپشتی و پژگیری پارتی وێشێتیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە ضرورە کە ڕوئایەکی وازە هەبێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دیارە جەنابی جەگری سەرۆشی حکومەت هاوکاری ئێمە بوو وعدی پێداین کە بە پێی توانای خۆی ئەو ڕێگریانە کە هەر ئەوەی کە سیاسیشەوە ئەوەی کە بواری ئابووری و ئەوەی کە بواری ڕۆتینیە و بواری یاسەیە هاوکارمان بێ هەم خۆی و هەم سەرۆکایەتی حکومەتی هەرێم و هەم تیمی حکومی لە ئەنجومەنی وەزیران بەڵام ئەتوانی بڵێ هۆکاری سەرەکیمان بۆ نمونە ئیتیفاقی سیاسیە ئەو سیقەیە دووەم لەوانەیە بودجەی پێویست ئەوە بێ لەوانەیە هەندێک جار ئێمە بۆ هەندێک ڕێخستنەوە بۆ هەندێک دامەزراندن بۆ هەندێک مەشق پێویستمان بە خبرات و تەجروبەی هێزی هاوپەیمانان بێت لە هەندێک شوێن لەوانەیە ئێمە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی بێ لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق دیارە ئەمانە شەر هەمووی ئیشکردنی ئەوێت و ڕێگری خۆشی هەیە بۆ پرۆسی چاکسازی بە تایبەت ڕێخستنەوە و یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە سوود و گرنگیەکەی چۆن دەبین بە تایبەت ئێوە جەنابتان کە لە ڕووی سەربازیەوە و گرنگی چێ بە تایبەت بۆ هەرێمی کوردستان باڵێ طبعاً ئێمە بڵێن ئامانجی ئێمە ئەوەیە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی کەمی پوختی پڕمەشقی چەکداری نیشتیمانی بێ لەژێر کۆنتترۆڵی بڵێن یەک فەرماندەیە ئەمە هەرێمی عەسکەری وایە دیارە ئەمەش لەبەرەوەی هێزەکەی ئێمە واقعی کوردستان پێکاتووە لە هێزی یەشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە لە بەناوی هەفتا و هەشتاوە بۆیە ئەم پرۆسێسە بۆ ئێمە ئەبێتە ئەوەی هێزەکەمان نیشتیمانی بێت بڵێن بودجەی کەمترە بێتەوە سیقەی زیاتر دروستە بێت لە بینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان و سیقەی هێزی پێشمەرگە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاترە بێ و لە هەمان کاتە وڵاتانی هاوپەیمانان زیاتر هاوکار و هەماهەنگە من لەگەڵ تاکەتۆ هێزێکی پوخت و ڕێکخرا و مۆدرنت هەبێ کە بە پێی ستاندەری جیهانی ئێستا دامەزرا بێت دیارە وەکو هەمووشمانە زانین هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ شەرعێتێکی شۆڕژێڕی هەیە خەباتی هەیە بەڵام شەرعێتێکی قانونیشی هەیە هەم بە پێی یاساکانی وەزارەتی پێشمەرگە کە لە حکوومەتی هەرێم دەرچوون هەم بە پێی دەستوری عێراقیش بۆیە ئەبێ ئێمە ئیستیسماری ئەوەکەین
ئەم هێزە ڕێخینەوە کە نزیک بێ و مۆدرن بێ کە بتوانێت هەم لەگەڵ هێزانەکانی عێراقا هەم لەگەڵ هێزی هاوپەیمانانە بتوانێت عملیاتی عسکەری بکە و بەردەوامی بکە و بتوانێت لە هەر شوێنێک کە تیرۆر هەبێ پێویست بێ هێزی پێشمەرگە بتوانین بەکاربێنین. زۆر باشە. ڕۆڵی هاوپەیمانان بە دیاریکراوی لە ڕێکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە چۆنە؟ بەڵێ طبعاان هاوپەیمانان بەڕاستی ڕۆڵێکی گەوریان بینیوە لە یارمەتیدانی هێزی پێشمەرگی کوردستان لە شەڕی داعشە. ئەمە وازەح لە ساڵی 2014ەوە. لەوە بەدووە ئێستا با بڵێن هێزی هاوپەیمانان لە ڕێی تیمێکەوە کە پێڵێن تیمی ڕاوێژکاری نێودەوڵەتی یارمەتی وەزارەتی پێشمەرگادەن لە بواری چاکسازی لە چاکسازی کە پێماوت بەرنامەی پێشمەرگە لە ئایندەدا. ئەمە هاوکارێکی بەهێزی ئێمن هاوکاریەکانیان هەم مادیە هەم ڕاوێژکاریە هەم لۆجستیە هەم لە بواری مەشقیشایە بۆ ئێمە. باشە هاوکاریە مادیەکانیان چۆنەیان ئێستا ماگانە ئەو بڕەپارەی کە دەنێردرێت بۆ هێزەکانی پێشمەرگای خۆت بۆ دابینکردنی موچە؟ بەڵێ طبعاان ئەوان منحەیەشیان هەیە چۆن ئەیدەن بە هێزە ئەمنیەکانی عێراق وەکو هێزی پێشمەرگی کوردستان وەکو بەشێک لە هێزە ئەمنیەکانی عێراق ئەو بودجێ بۆ ئێمە شەنێرن بێجگە لە چەک و تەقەمەنی و بوارەکانی کەش. باشە کاتە هاوکاریە لۆجستیەکانیان چۆنە ئەو لە چاستێکدای خودت بە چ میکانیزمێکە بۆ هێزەکانی پێشمەرگە؟ بەڵێ بەتەکید هاوکاری هێزی هاوپەیمانان ئەوەی کە لە ڕێی تەحالوفی دەولی زدی داعشە بڵێن هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئەمە لە ضمنی یارمەتیدانی هەموو هێزە ئەمنیەکانی عێراقا بەشێک لەو هاوکاریە لە بەروی هێزی پێشمەرگە هێزێکی ئەکتیڤ و فعالە لەسەر زەوی توانیوێتی شەڕی داعشکە بۆیە بەشێک لەو هاوکاریانە لە بواری مەشق و ڕاوێژکاری و لۆجستی یارمەتی هێزی پێشمەرگادرێ. زۆر باشە. دیارۆکن بەختیار دەمێ باس لە ئەو بۆشایە ئەمنێ بکەین کە لە هەندێک ناوچەدا هەیە کە بێگومان بەهۆیەوە بۆتەوەی کە تیرۆرسانی داعش ناوبەناو کردەوەی تیرۆریستی لەو ناوچانە ئەنجام ببن و ماوەیەکی زۆریشە هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێز عێراقیەکان چەندی جار دیدار و کۆبوونەوە بۆ بۆی کۆمەڵێک غرفەی عملیات دروست بکرێت کە بە هاوبەشی لەوێدا کار بکەن. ئەمە بەکوێ گەیشتۆ ئێستا؟ بەڵێ طبعاان وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی گەورەی ئەوەیە و زۆر تەییدی ئەوە ئەکا و زۆر ئامادەیە کە هەمانگی و هاوکاریەکی تەواو هەبێ لە بینی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق لە هەموو عێراق بەگشتی و بە تایبەت لە ناوچەی شێشە لەسەرەکە. بەڵام تا ئێستا بڵێن هەندێک هەنگاونراوە عینەن شت هەرجێ تموحی نە کۆمەڵانی خەڵکی کوردستانە نا با بڵین بە شێوەیەکی گشتی ئەو خەڵکانەیە کە لە ناوچە شێشە لەسەرەکانەژین. لەبەرەوەی تا ئێستا هەنگاوی یەکەم توانیمانە 6 ژووری ئۆپراسیۆنی هاوبەش دروستکەین دانێک لە بەغدا دانێک لە هەولێر 4 مەدانیان لە خانەقین و کەرکووک و مەخمور و کەسک لە مووسڵ. هەنگاوی دووەم ئەمانەوێ هێزی هاوبەش دروستکەین لەبەرەوەی بتوانین تەمینی ئەو ناوچانە بکەین و ئەو بۆشایی کە لە بینی هێزە ئەمنیەکانی عێراق و هێزی پێشمەرگەیەوە داعش توانیوێتی ئیستیغلالی کە بۆ هجوومکردنە سەر هێزە ئەمنیەکانی عێراق و هێزی پێشمەرگە. بەڵام تا ئێستا ئێمە لە گفتوگۆیین لەبەرەوەی هەندێک مەسائیلی بودجە و تەسلیح و تەجهیز و هەندێک مەسائیلی فەنی و عائیدەتی ئەو هێزانە تا ئێستا لە گفتوگۆیان نەگەشتونەتە نەتیجەی نهایی. تا سەر خاڵانە ڕێک نەکەوتون؟ بەڵێ بەڵام گفتوگۆکان بەردەوامە. باشە بەجددی هەنگاونراوە بە تایبەت لەلایەن عێراقەوە وارۆ لایەن هێزەکانی پێشمەرگەشەوە بۆ ئەوەی کە لە ماوەیەکی زوودا و گرفتانەی کە هەیە و خاڵانەی کە ئاماژەت پێدا چارەسەر بکرێن و هێزی هاوبەش دروست بکرێ؟ وەکو باسم کرد هێزی پێشمەرگە ئامادەیە وەزارەتی پێشمەرگە ئامادەیە بەڵام ئێمە بۆ خۆمان هەستەکەین لە با بڵێن لە حکوومەتی فدراڵ شەر نییە هەموو تەرەفەکان هەموو لایەنەکان متتەفق بن لەسەر ئەوەی کەوا ئەم هێزە هاوبەشە دروست بێ. ئەمە ئیشەکە لە شێشەکانی ئێمە لەوانەیە ئەوە پەیوەندی بە فکر و میتاڵتی ئەو کەسانەوە هەبێ کە چەندێک ئەتوانن لەگەڵ هێزی پێشمەرگەیە بەردەوام بن و هەست بکەن کە هێزی پێشمەرگە پێویستیەکە بۆ ئەوان چۆن ئێمە هەستەکەین کە هێزە ئەمنیەکانی عێراق پێویستە هاوکارمان بێ لە ناو شێشە لەسەرەکان ئەبێ ئەو فکر و بیرەش دای ئەو فەرماندانە هەبێ یا ئەو قیادە سیاسی کە لە حکوومەتی فدراڵە هەبێ بۆی بتوانین بەیەکەوە ئەمنی هاوڵاتیانی خۆمان لە ناوچەی شێشە لەسەرەکان بپارێزین کە خانەقینە کەرکووکە خورماتووە مەخمورە
سەهلی نینەوەیە ناوچەی شنگارە هەتاوەگاتەوە حدودی سووری. زۆر باشە زۆر بە کورتی دوا پرسیارە مەترسیەکانی داعش لەسەر هەرێمی کوردستان ئێستا لە چاستێکدایە. بەڵێ داعش دژمنێکی گەورەی مرۆڤایەتیە، دژمنێکی گەورەی دیموکراتیە و وەکو هێزی پێشمەرگەی کوردستان داعش ئەولەویەتی یەکەمە کە بە دوژمنی یەکەم یەزانین بۆ هەرێمی کوردستان. داعش ئێستا خۆی ڕێخستۆتەوە لە شێوەی گروپی بچکۆلە بچکۆلەی گەڕۆک لە ناوچەی سەرەکان هەیە، لە دیالە هەیە، لە سڵاحەدین هەیە، لە کەرکووک هەیە، بە تایبەت جنوب و جنوبی غەربی کەرکووک، لە ناوچەی ئەنبار هەیە، لە دەوری بەغا هەیە، لە نینەوە هەیە. ئەمانە بە حەقەت ئەگەر ئەو هاوکاری و هەماهەنگی بینی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق نەبێت چانسێک و فرسەتێکە بێ بۆ داعش کە بتوانێت هەڵداتەوە و زەرری کەمان لێ دەرداتەوە. زۆر سپاس بەڕێز لیواڕۆکن بەختیار محەممەد ڕاوێژکاری باڵای سەربازی وەزارەتی پێشمەرگە و ئەنجامی باڵای بۆرجی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە سپاس بۆ ئامادەبوونەوە.